بانگەشەیەکی شارستانی و ئەوانەشی بانگەشەیەکی پڕ لە ڕق و تند و تیژیەکەن دەرەنجامەکانی چین ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێم لە مادەی 140 لەولێرەوە لەگەڵماندا. بەڕێز دژوار فایق ساڵتان لێ بێتۆم کاتتان باش. بە سەرەتا باسێک لە ماوەی 4-5 ساڵی ڕابردوو بکەین کە حکوومەتی عراقی فشاری سیاسی، ئابووری، ئەمنی تعریبیە کرد. ئەوە چێ بوو بەرگری لە خەڵکی کوردستان و خاکی کوردستانی شەکر با خەڵکی کوردستان بزانێ دەنگ بەکێدا. ئێوارەتان باش، زۆر سپاس بەوە دەرفەتە. بانگەشە زۆر توندە، زۆر گەرمە، خەڵکی نیگەران کردووە. ئەگە بکرێت دوایی باسی لێواکەین بۆ وەڵامی پرسیارەکەت یار و نێیار بە چاوی خۆیان بە درێژایی مێژوو بینیویانە بە تایبەتی ئەم 4-5 ساڵی جەنابەت پرسیارت کردووە. ئەوە سەرۆک مەسعود بارزانیە، ئەوە سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانیە، ئەوە پارتی دیموکراتی کوردستانە لە شەڕی داعش، لە شەڕی کۆرۆنا، لە شەڕی مان و نەمان، لە شەڕی پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان، لە شەڕی داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان بە شێوازی دیلۆماسی، بە شێوازی سیاسی، لە ئاستی ناوەوە، لە ئاستی هەرێمایەتی، لە ئاستی دەرەوە، تەنانەت بە شەڕش لە پردیە و سیحێلا بە درێژایی مێژوش خەڵک هەموو ئەزانن ئەوە ڕێبازی پارتی و بارزانیە کە خۆی لە خۆیدا قوتابخانەی ڕاستەقینەی کوردایەتی و کۆڵنەدانە. هەر شتێک دێتە پێشەوە شەقامی کوردی بە حزبە سیاسیەکانیشەوە جێوەگرن بزان جەنابی سەرۆک مەسعود بارزانی چی ئەڵێ، جەنابی سەرۆکی هەرێم، جەنابی سەرۆکی حکوومەت چی ئەڵێ. قسەی ئەوان بۆ ئەو خەڵکە جێ متمانەیە، معنەویاتان بەرزەکاتەوە، دڵیان خۆشەکە و پشتگیریە بۆ ئەوان. ئەوەی ئێمە بە چاوی خۆمان لە ماوەی ڕابردوو بە تایبەتی ئەم 4-5 ساڵی کە باسەکەن، جەنابی سەرۆکی حکوومەت شەڕێکی هەمەلایەناکە بڕوا بکەن لە ناوخۆ هجوومێکی ناڕەوای لەسرە، لە بەغدا هەندێک لایەنی توندڕە و هێرشێکی ناڕاوەکەنە سەری، موچیان بڕیوە، میزانیە نانێرن، هیچ هۆکارێکی یاساییشی نییە، وڵاتانی دەوروبەر فشارێکی زۆری لەسەرەکەن. ئەو فشارەی لەسەر جەنابی سەرۆکی حکوومەت و حکوومەتەکەی کوردستان هەیە کە پارتی و بارزانی دەوری سەرکی تیابینن بڕوا بکە لەسەر ئەمریکاش بۆیە پارچە پارچەوە بوو. بەڵام چونکە سەرۆکی حکوومەت کەسێکی ئەکادمیە، کەسێکە لە دیوەخانی کوردایەتی لە قوتابخانی پارتی و بارزانی لەسەر دەستی جەنابی سەرۆک مەسعود بارزانی و سەرکردەی هەمیشە زیندوو کاک ئیدریس بارزانی پەروەردە بووە، لە ناو پێشمەرگە پەروەردە بووە، بەشداری شەڕی خواکوورکی کردووە، بەشداری شەڕی داعشی کردووە، بەرگەی هەبوو ئەو فشارانی گرتووە بە خۆراگەری بە شێوازێکی یاسایی نەرم دیبلۆماسی توانیوێتی بەرگە بگرێ و هەمیشە وتوێتی سەوداکاری لە مافەکانی خەڵکی کوردستان ناکەم. ئەدایەکی زۆر باشی هەبووە. ئەمە تەنها جێ ڕەزامەندی پارتیەکان نییە، بەڵکو خەڵکی تێگەیشتووی کوردستان، خەڵکی وشیاری کوردستان ئەزانن ئەو بەرگریکاری ڕاستەقینەیە لە ماف و داخوازیەکان. بەڕێز دژوار لە ناوچەکانی ئیدارەی دەرەوەی هەرێمی کوردستان پارتی چی کرد، لایەنەکانی دیکە چیان کرد؟ بە بەرچاوی خۆمانەوە بینیمان کە چۆن خاکی هەرێمی کوردستانیان فرۆشت. بارزانی نەمێر ڕاستی فەرمووە کە وتوێتی کەرکووک دڵی کوردستانە، بە درێژایی شۆڕشی ئەیلول ڕازی نەبوو کەرکووک، خانەقین، شەنگار، مەندەلی، دووز، مەخموور هەتا دوایی لە دەرەوەی ئیدارەی کوردستان بێ. حکوومەتی عێراقی ڕازی بوو نیوەی کەرکووک بدا بە شۆڕش بە بارزانی بە کورد، بەڵام جەنابی بارزانی ڕازی نەبوو. پارتی بە درێژایی شۆڕشەکانی پێش دوامەزرانی پارتی، شۆڕشەکانی بارزان، شۆڕشی ئەیلول گوڵان ڕاپەڕین هەتا 2003 قوربانێکی زۆری داوە بۆی ئەو ناوچانەی کە بە ناوچەی دەرەوەی ئیداری هەرێم ئەژمێردرێن بێنەوە سەر کوردستان. ئەمە ئاخر خۆپیشاندانیش کە پێش ساڵۆنی 2 ساڵ کرا، ئەوەی کە بە وەڵام هات لەسەر و خەڵکە تەنها سەرۆک بارزانی و پارتی بوو. بەرامبەر بەوە ئێمە چونکە حکوومەتی عێراقی ئەو 55 مادە دەستوری کە مافی ئەمەیتیایە بە مادەی 140 جێبەجێ نەکرد، جەنابی سەرۆک داوای کردیا ئەو مافانە جێبەجێ بکرێن یا ئەوەتە ئێمە ڕێفراندۆمەکەین. جاری ڕێفراندۆمێکیدا هەموو خەڵکی کوردستان لە پشتێ وەستان چکە متمانەیان پێیانە هەموو وتیان بەڵێ بۆ ڕێفراندۆم. بەڵام بەداخەوە
لایەنی بەرامبەر لە 16 ئۆکتۆبەر خاکی کوردستانی فرۆشت. ڕەنگە ئێوە نەزانن زیاتر لە 150 خاکی کوردستان ئەمڕۆ لە دەرەوەی ئیدارەی هەرێمە هۆکارەکەشی 16 ئۆکتۆبەرە کە لەوێ سەوداکاریان کرد لە مافەکانی کورد لە پێناو کۆمەڵە دەستکەوتی حزبی و شخصی کە لە دواییدا هیچیان بۆ نەما هیچیان پێ نەدرا. هەر ئەو خیانەتی 16 ئۆکتۆبەرە کارایەکی وای کرد لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم یەکریزی دروست نەبێ، کە یەکریزی دروست نەبوو ئێمە یەک دوو کورسیمان دۆڕان لە کەرکووک و شارەکانی تریش هەر ئەوانە جارێکی تر هاتنەوە لە مانگی هەشتی ڕابردوو تاکلایەنە چوون لە ئوتێلی ڕەشید لە بەغدا سەوداکارێکی تریان کرد، هەڵەیەکی استراتیجی سیاسی تری گەورەیان کرد کە پۆستەکانی کورد لە خانەقینیان تەسلیم کرد و 180 پۆستەکانی کەرکووک پۆستی ئیداری کەرکووکیان تەسلیمی نەیاران کرد بەرامبەر بەوەی پارێزگار بۆ 1 ساڵ کورد بێ. ئەمە هەمووی ئەوەیە کە ئەوان بوونەتە فاکتەرێک بۆ لاوەزکردنی کوردستان و بەشێک بوون لە ئەو هێرشانەی کرایە سەر کوردستان بۆ بچووکردنەوەی قەوارەی بۆ کەمکردنی دەسەڵاتی تەنانەت بۆ بڕینی موچە و بودجەش خەڵکیش ئەمە بە چاکی ئەزانێ. بەڵێ بەڕێز دژوار کاتێ دێتە سەر بانگەشەی هەڵبژاردن ڕەنگە ئاسایی بێت ئەگەر بانگەشەش تونند بێت، بەڵام گرنگە ناوەڕۆکی بانگەشەکە چییە؟ کێچی پێ کێچی هەڵێت؟ ئەگەر بەراورد بکەین لە نێوان بانگەشەی پارتی هەر دروشمەکانی پارتی وێکێتی پارتی باسی ئاوەدانی و سەقامگیری و پێکەوەی یەکە، بەڵام کاتێ سەیری دروشمێکێتی نیشتیمانی کوردستانەکەی باس لە تێکدان و ڕوخاندن و بێهیوای لای خەڵکی کوردستانەکە. لای خەڵک کام بانگەشەیە قبوڵە؟ خەڵک چی ئەوێ؟ پێتان وایە بانگەشەیەک باس لە وێرانکاری کە خەڵک ئامادە بێت دەنگ بەو لایەنە بات؟ خۆی لە خۆیدا هەڵبژاردن فرەحزبی ئازادی ڕۆژنامەگەری بنەمایەکە یان پرینسیپە لە پرینسیپەکانی دیموکراتیەت کە لە ساڵی 92 لە کوردستان چەسپاوە، بەڵام ئەو پرینسیپانە بە یاسا ڕێکخراون، چه یاسای هەڵبژاردن بێ یان یاسای فرەحزبی بێ یان یاسای ئازادی ڕۆژنامەگەری بێ و ڕێنمایی تایبەتی شەیە. ئەمە لەلایەکەوە ئەبێ حزبەکان و کەسایەتەکان ئەو ڕێنمایانە ئەو یاسایە جێبەجێ بکەن. دووەم هەر حزبێک پرەنسیپێکی هەیە بۆ دامەزراندنی خۆی، ئامانجێکیشی لە پشتەوەیە. واشتێکی تریشێ پێڵێن بەرنامەی بانگەشە، ئامانج لەم بانگەشە چۆن تۆ مخاتەبەی شەقامی کوردستانێکی قەنەعەت بەو خەڵکەکەی بیتە سەر سنووقی دەنگدان. ئەبێ ئەو بانگەشەیە بە گوێرەی یاسا بێ، لە دابوو نەڕیت دەرنەچێ، ئاشتی کۆمەڵایەتی تێک نەدا، مزاج و زەوقی خەڵک تێک نەدا، خەڵک تووشی ناومێدی و دلە ڕاوکێ و دڵتەنگی نەکا، کارایی نەرەنی لەسەر بازار و کڕین و فرۆشتن نەکا، نەبێتە مای ئەوەی خەڵک ناومێد بە نەچێ بۆ دەنگدان. ئەگە سیر بکەی پارتی قوتابخانەیە، پارتی کاتێ شەڕەکە زۆر پیاوانە و مەردانە شەڕەکە و داستانیش تۆمارەکە، کاتێکیش کە دیبلۆماسیەتەکە پەیوەندیەکە کە بڵێ بەڵێ بە شتێک ئەڵێ بەڵێ بە شتێک بڵێ نەخێر، قسەکانی زۆر ڕوونە، سیاسەتەکەی ڕوونە، سیاسەتێکی سربەخۆی هەیە، ئەو سیاسەتە لە بەرژەونی خەڵکی کوردستانە و بە سوودوەگرتن لە ئەزمموی ڕابرد و لە واقعی کوردستان و جیۆسیاسی ناوچەکە سیاسەتی خۆی بیناکە، سیاسەتەکەشی زۆر ڕوونە، پارتی چاواشە ناکە، پارتی فێڵ لە جەماوەر ناکە، چۆنە وەکو خۆی زۆرجە کێشەشی بۆ دروست بووە. لەم بانگەشەیەش ئەگە سەی کەسایەتەکانی لیستی پارتیکەی تاکی کاندیدەکان کۆمەڵی خەڵکی بەڕێز و خاوەن پێگەی خۆیانن و جەنابی سەرۆک بارزانی، جەنابی کاک نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم، جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی لە بانگەشەیە زۆر بەڕوونی بە وازحی قساکەن، مخاتەبەی عەقڵی دەنگدەر عەقڵی خەڵکی کوردستانەکەن و بەرنامەیەکیشیان پێ بەرنامەی ئاوەدانیە، بەرنامەی ئارامیە، خۆڕاگەییە، پێکەوەییە، کوردستانێکی بەهێز، حکوومەتێکی بەهێز، پەرلەمانێکی کارە، یانی ئەوەی گوێی لەم بانگەشەیە بەڕوونی لێی تێدەگا دەزانێ ئەمانە قوتابخانن، ئەمانە ڕازگۆن لەگەم خەڵکە، خەڵک متمانەی پێیانە. سەیلانەکەی ترکەندی و ڕەشەکە بڕواکە من لەگە زۆر خەڵک دانیشم، خەڵک دێتە لام باسەکەن، ئەوانەی لە بابەتی دەروونناسی شارەزان، ئەوانەی لە بابەتی زمانی جەستە شارەزان، ئەمە بانگەشە نییە، ئەمە شەڕە، ئەمە هەوڵی ئینتیقامە، ئەمە وەکۆڵێ ڕاوکردنە لە ئاوی لێڵ، ئەمە بانگەشە نییە. بانگەشە بێت تۆ ئامانجەکەت خۆی دیاریکەی.
هەندێک خەڵکە گوێ لە بانگەشی ئەوانە گرێمە بەسم یەکێتی نیشتیمانی کوردستانە وازانێ ئەوانە ئۆپۆزیسیۆنن برا یەکێتی نیشتیمانی کوردستان لە 92 شەریکی ئەم دەسەڵاتەیە بڕوا بکەن لە کاتی قەیران ناخۆشەکان خۆی دوورخستۆتەوە بەڵام لە کاتی دەستکەوتەکان و بەرهەمەکان خۆی بە خاوەنی زانی و توتی منە زۆر جار بووە تانی وەڕۆ حکوومەت بوونە لە دوای نیوبەڕۆ ئۆپۆزیسیۆن بوونە ئێستا تۆ ئۆپۆزیسیۆنی چێ بڕوا بە تۆکە تۆ پۆستی سیادیت هەیە لە هەموو لەژنە سیادەکان ئەندامت هەیە جێگیری سەرۆکی حکوومەت ڕئیسی پەرلەمان جێگیری سەرۆکی هەرێم کۆمەڵی وەزیر لە پۆستی حساسان جەماوەر چۆن بڕوا بە تۆکە تۆ ئەگەر شتێکیش هەبوو ناڕازیت کاتی خۆی لە کۆبنەکانی ئەنجومەنی وەزیران باس کردە لە پەرلەمان باس کردە لە ڕاگەیاندن مووقفی خۆت نیشان بدایە ئێستا بەو حرەکەتی کە لەسەر شاشایی کە هەندێک لە کارکتەرەکانیان بڕواکە خەڵکەڵێ ئەمانە یەکەم سەرۆکەکان کێشە لەگەڵ خۆی هەیە لەگە سێبەری خۆی بەشەڕدێ دیارە لە قەیرانایە کێشە ناو حزبەکە هەیە لە ناو قیادی حزبەکەی لیستی لێ جابۆتەوە خەڵکی لێ جابۆتەوە کێشە لەگە خەڵکی ناوچەکە هەیە نەیتوانێت خزمەت گوزاری بە ناوچەکەی خۆی بگەێنێ کە ئەو نوێنێرایەتیەکە کێشەی لەگە جەماوەر هەیە کێشە لەگە حزبەکان هەیە کێشە لەگە پارتی هەیە ئەمە هەندێک خەڵکەڵێ ئەمە تووشی هەستریا بووە بانگەشەیەکی دۆڕانە هەستریا کە هەستەکە کورسی کەمەهێنێ ئەدۆڕێنێ لە ململانەکە بۆیە ئەم کاراناکە ئەمە پێڵەن هەستریا ئەیتوانی دوای شتێکی تر هەیە ئێستا لە ئەمریکا حزبی جمهوری و حزبی کۆماری ململانەیەکی تون دەکەن لە ئاخر یەک حزبەی باتەوە کابینەکە و حزبە پێکێنێ مشکلەی نییە لە بریتانیا کرێکاران و محافظی ململانەی تون دەکەن لە ئاخر یەک حزب حکومەت پێکێنێ بەڵام لە کوردستان شێوازەکە جیاوازە لە 92ەوە کۆمەڵی حزب لەم حکومەتە بەشدارن کە حکوومەتێکی کەفراوانە جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی وتی بای ئەوەی تێبیێڵنەوە سبەی عەفوتان بکەین داوەتان بکەن لەم حکومەتە بەشدار بن بۆیە خەڵک لەو بانگەشەیە نیگەرانە بێتاقەتە ئاشتی کۆمەڵاتی تێکداوە دژی یاسا و ڕێسا و ئەو جۆرشتانێ لەگەدابوو نەڕێتی کوردەواری و ئاینەکانیشە ناگونجێ دڵنیام خەڵکێکەیە دەنگیان پێنادا خەڵکێکێ لە ناو خۆیان دەنگ نادا شتێکی ترێگە ئیجازەم لە ئیزافی بکەم خەڵک ناچارەکەن کامێرە بەرێتە ژووری دەنگدانەوە بۆی ڕسمی فۆرمەکە بگرێ ناکرێ حزبێک بە ئەندامەکانی خۆی بڵێ بە سەربازەکانی خۆی بڕە کامێرەم بۆ بێنە ڕسم بگرە من داوا لە مفەوەزیاکەم کامێرە قەدەغە بکەن نەچێتە ژووری دەنگدانەوە با خەڵک ئازادە دەنگ بدا خەڵک دەنگ بە بەرنامە بدا بە مێژوو بدا بە ڕابردوو بدا بە هەڵوێز بدا بەڵێ بەڕێز دژوار فاق نوێنەری حکوومەت یارم لە مادەی 140 لەو لێرە لەگەڵماندا بووی زۆر سپاس